بەداخەوە بەهۆی وشکە ساڵیەوە کە بەشێکی زۆری هەرێمی کوردستان ناوچەکانمان وشکە ساڵیان ڕاگەیان بەرهەمی گەنمجۆمان لەو سنوورانە سنووری گەرمیان بە گشتی تا ئاڕاتە خوارەوە بۆ سنووری دەوری هەولێرەوانە ئەوەی بەشی خوار و بەهۆی وشکە ساڵیەوە لە بین چوو لەبەرەوە ناتوانین ڕێژەیەک دیاری بکەین یا بیڵێن کە لە ئاستی پارە بێ یا ساڵانی ڕابردووە بێ ڕێژەکە بە دڵنیاییەوە کەمترە گەنم ئەم ساڵ کەمە بڵێن بازرگانی لە جیهانە کەم پێوە ئەکرێ بۆیە ساڵان حکوومەتی عێراقی ڕێژەیەکی دیاری کردبوو لە هەر دوانیمێ 100 کیلۆ 120 کیلۆی وەرەگرت کە ئەو بۆ جوتیار زەرەر بوو لەبەرەوەی بەرهەمی دۆنمێک چەندین کیلۆیە ئەوی تری نێزانی چی لێ بکە بەڵام ساڵ بۆی ئەو گۆڕانکاریانەوە کە لە جیهانە ڕوویاوە بەرزبوونەوەی نرخی گەنمەوە کەمبوونەوەشی تا ڕادەیەک لە جیهانە حکوومەتی عێراق وەزارەتی پیلاندانان وەزارەتی کشتتوکاڵی عێراق ئەم نەخشەیاندانەوە کە ئەم ساڵ ڕێژە هەرچەندێکە وەرگیرێ دەچینی جوتیار گەنم هەرچەندێکە وەرگیری ڕێژە دیاری نەکرێت 100 کیلۆ یا 200 کیلۆ زۆر لە قەنزاجی جوتیارانە بەڵێ بەڵام ئەوەی هەیە ڕەنگەوا بێ ئەم ساڵ لە بازاڕی ئازادە لەوانەیە نرخەکە بەرزتریش بێ ئیتر ئەو کاتە جوتیار خۆی سەربەسە یا بە حکوومەت بۆ سایلۆکانی بە یا بۆ خۆی لە بازاڕی ئازادایی فرۆشێ گەر نرخەکە بەرزتری بێ لە بازاڕی ئازادە ڕەنگە ئەو نەیە بە حکوومەت